فرمودەی ژمارە 31. ویردی دەستپێکی نوێش چییە؟ سبحانك اللهم وبحمدك تبارك اسمك وتعالى جدك ولا إله غيرك. واتە پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خودایە و ستایش بۆ تۆ، ناوەکەت پیرۆز بێت و شکۆمەندیت بەرز بێت و هیچ خودایەک نییە جگە لە تۆ. فرمودەی ژمارە 32. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن نوێژی چێشتەنگاوی ئەنجام داوە. عن عائشة رضي الله عنها قالت: كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي الضحى 4 ويزيد ما شاء الله. واتدايكي باورداران خاتو عائشة رضا ورحمتي خوای لێ بێ ئەفەرمێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نوێژی چێشتەنگاوی ئەکرد 4 ڕکات یان زیاتری ئەکرد ئەگەر خوداویستی لەسەر بووایە. فرمودەی ژمارە 33. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چی دەخوێند لە نێوان سوزدەکاندا؟ كان يقول النبي صلى الله عليه وسلم بين السجدتين: اللهم اغفر لي وارحمني واهدني واجبرني وعافني وارزقني وأرفعني. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێوان سوزدەکاندا دەیفەرموو: خودایە لە تاوانەکانم خۆش بە، بە سۆز و ڕەحمی خۆتم لەگەڵ بکە، ڕێنموویم بکە بۆ باشترین کردەوەکان و هەژاریم لەسەر لا ببە و دەوڵەوەندم بکە، لەش ساغ و بەدوورم بگرە لە بەڵا و ناڕەحەتیەکان، ڕۆزیم بدە و پلە و پایەم بەرز بکەرەوە. فرمودەی ژمارە 34. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چی دەکرد پێش خواردن؟ قال رسول الله صلى الله عليه وسلم: إذا أكل أحدكم فليذكر اسم الله، فإن نسي أن يذكر اسم الله في أوله فليقل بسم الله أوله وآخره. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر یەکێک لە ئێوە کە خواردنێکی خوارد با بڵێت بسم الله بەناوی خوددا، خۆ ئەگەر بیری چوو کە لە سەرەتادا بیڵێت با بڵێت بسم الله في أوله وآخره، بەناوی خوددا دەخۆم لە سەرەتا و کۆتاییدا. فرمودەی ژمارە 35. ئادابی نان خواردن لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فێر دەبین. قال رسول الله صلى الله عليه وسلم: وسم الله وكل بيمينك وكل مما يليك. واتە جارێکیان چوومە ژوورەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەو کاتەدا پێغەمبەر خەریکی نان خواردن بوو. پێی فەرمووم ڕۆڵەی گیان نزیک بەرەوە و ناوی خوای گەورە بهێنە و بە دەستی ڕاست بخۆ و لە بەردەم خۆتەوە بخۆ. فرمودەی ژمارە 36. زەیتی زەیتون بەلای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە باشترینەکان بووە. قال رسول الله صلى الله عليه وسلم: كلوا الزيت وادهنوا به فإنه من شجرة مباركة. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی زەیتی زەیتون بخۆن و خۆتانی پێ چەور بکەن چونکە لە درەختێکی مبارەکەوەیە. فرمودەی ژمارە 37. دوای نان خواردن سنەتە چ ویردێک بخوێنین؟ قال رسول الله صلى الله عليه وسلم: الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک لە خواردن تەواو دەبوو ئەی فەرموو سوپاس و ستایش بۆ ئەو خوایەی کە ئەم خواردنەی پێبەخشیوین و ڕۆزی پێبەخشیوین و لە موسڵمانانی ئەژمار کردوین. فرمودەی ژمارە 38. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فێرمان دەکات چۆن بچینە ناو مزگەوتەوە. صلاة تحية المسجد
عن أبي قتادة السلمي رضي الله عنه دخل المسجد فوجد النبي صلى الله عليه وسلم جالسا بين أصحابه فجلس معهم فقال له: ما منعك أن تركع؟ قال: رأيتك جالسا والناس جلوس. قال: فإذا دخل أحدكم المسجد فلا يجلس حتى يركع ركعتين. واتە ئەبوو قەتادە ڕزای خۆی گەورەی لەسەر بێ دەگێڕێتەوە جارێکیان چووە بۆ مزگەوت بینیوێتی ئەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دانیشتووە و هاوڵان لە چواردەوری پێغەمبەرمانن صلی الله عليه وسلم. ئەبوو قەتادەش ویستوویەتی دابنیشێت، پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێی فەرمووە: چی ڕێگریت لێ دەکات کە نوێژ بکەیت پێش ئەوەی دانیشیت؟ ئەبوو قەتادەش وتوویەتی: بینیم کە بەڕێستان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دانیشتون و خەڵکیش لە دەورت دانیشتون، بۆیە دانیشتم. پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم پێی فەرموو: ئەگەر هەر یەکێکتان هاتنە ناو مزگەوتەوە با دانەنیشێت تا 2 ڕکات نوێژ دەکات. فەرموودەی ژمارە 39 چۆن زۆرترین پاداشتمان دەست بکەوێت لە سڵاوکردن. جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال: السلام عليكم، فرد عليه السلام ثم جلس. فقال النبي صلى الله عليه وسلم: 10. ثم جاء آخر فقال: السلام عليكم ورحمة الله، فرد عليه فجلس. فقال: 20. ثم جاء آخر فقال: السلام عليكم ورحمة الله وبركاته، فرد عليه فجلس. فقال: 30. واتە پیاوێک هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی: السلام عليكم، سڵاو لەسەر ئێوە. سڵاوەکەی تەواو نەکرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی دایەوە. پیاوەکە دانیشت. اینجا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە هاوڵانی فەرموو: دە، واتە پاداشتی سڵاوی ئەو پیاوە دەچاکە بوو. پاشان پیاوێکی تر هات و وتی: السلام عليكم ورحمة الله. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەڵامی سڵاوەکەی دایەوە. پاشان پیاوەکە دانیشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: 20، واتە 20 چاکە. پاشان سێیەم پیاو هات و وتی: السلام عليكم ورحمة الله وبركاته، سڵاوێکی تەواوی ئیسلام. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی ئەویشی دایەوە. پاشان فەرمووی: 30، مەبەستی ئەوە بوو کە 30 چاکە بۆ ئەو کەسە نووسراوە لە پاداشتی ئەو سڵاوەیدا. فەرموودەی ژمارە 40 دوعای چوون بۆ سەفەر و گەڕانەوە. سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى ومن العمل ما ترضى. اللهم هون علينا سفرنا هذا واطوي عنا بعده. اللهم أنت الصاحب في السفر والخليفة في الأهل. اللهم إني أعوذ بك من وعثاء السفر وكآبة المنظر وسوء المنقلب بالمال والأهل. واتا باكو بێگەردی بۆ ئەو خودایەی کە ئەمەی بۆ ڕام کردوین و ئێمەش دە سەڵاتمان نەبوو بەسەریدا. بەڕاستی لە دوا ڕۆژیشدا هەر بۆ لای ئەو خودایە دەگەڕینەوە. خودایە ئێمە لەم گەشتەماندا داوای چاکە و خۆپارێزی و ئەو کردەوانت لێ دەکەین کە تۆ پێی ڕازیت. خودایە ئەم گەشتەمان بۆ ئاسان بکە و دووریەکەیمان بۆ نزیک بکەرەوە. خودایە تۆ پارێزەرمان بە لەم گەشتەماندا و خانەوادەکەشمان بپارێزە کە جێمان هێشتون. خودایە من پەنات پێ دەگرم لە ناڕەحەتی گەشت و شتێک کە ناڕەحەتمان بکات و خراپ گەڕانەوە بۆ ماڵ و خێزان. لە کاتی گەڕانەوە لە سەفەر هەمان ویر دەخوێنینەوە، بەڵام لە کۆتاییدا ئەمەشی بۆ زیاد دەکەین. ئایبون، تائیبون، عابیدون، لڕەبینا حامیدون. واتە گەڕانەوە، تەوبەکردن، پەرستن، ستایشکردن بۆ پەروەردگارمان.